سلااوتان لێبێت لە قەزای چۆمانم دیارە لە بەردەوامی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سنووری باڵەکایەتی پێشکەش بە چین و توێژە جیاوازەکانەکات یەکێک لەو پرۆژە گرنگانە کە وێزگەی 132 یەکێک لە پرۆژەکانی کارەبایە لێرە کەوتۆتەواری جێبەجێکردن بەمەش کاراسانیەکی باش بۆ هەم ئەوانەی کە بیانەوە لێرە گرنگی بە بابەتی کەرتی گەشتیاری بدەن و هەمیش دەبێتە هۆی ئەوەی کە پێدانی کاتژمێرەکانی کارەبا بۆ هاوڵاتیانی دەبەری باڵەکایەتی زیاد بێت کە ئەمەش ماوەی چەند ساڵێکە یەکێک لەو گرفتانەیە کە لێرە ئەم وێزگەیە کەوتۆتە واری جێبەجێکردن و بەمەش وە گوتم کاراسانی بۆ هەم ئەو کەسانەی کە بیانوێ لێرە کەرتی گەشتیاری برەو پێ بدەن و هاوڵاتیانیش کە پێدانی کاتژمێرەکانی کارەبا و ڤۆڵتەی کارەباش یەکێک لەو گرفتانەیە کە ماوەی چەندین ساڵە خەڵکی چۆمان بەدەستیەوە دەناڵێن لێرە سوار ئەکرەم قایمەقامی قەزای چۆمان میوانی منە گفتوگۆی لەگەڵەکەم کاک سوارە سلااوت لێ بێت. زۆر بەخێر سپاس بۆ دەرفەتە پێم بڵێ ئەو وێزگەیە گوژمەکەی چەندە و چ کاراسانی و پێدان کاتژمێرەکانی کارەبا چەند زیاد دەبێت بۆ هاوڵاتی. زۆر سپاس زۆر بەخێر بێن دیارە وێزگەی 132 چۆمان و وێزگەی 33 حازیۆمەران و گەیاندنی هێلی 132 لە بۆ چۆمان و 33 بۆ حازیۆمەران چار پرۆژەنە چار بەرگانە کە پرۆژەیەک پێک دێنن بەگەیاندنی ئەو پرۆژەیە یاخود تەواوبوونی ئەو پرۆژەیە کە ئێستا کە تەواو بووە وێزگە 132 پێدەر وا دەکات کوالیتی کارەبا لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی لە قەزای چۆن بە شێوەیەکی دیکە بێت چووکە ستانەکانی ڕابێت ساڵانی ڕابردی بە تایبەتی لە وەرزی ستان کوالیتی کارەبە زۆر داهاتە خوارێ ڤۆڵتەی کارەبە زۆر داهاتە خوارێ چێشە لە بۆ خەڵک دروست بە شێوەیەکی گشتی لە گوندەکان لە سەتەری قەزا لە ناحیەکان گرفت دروست دەبوو ناچار و ئەدەکرا کە خەڵک زیان لەو بابەتە ببینین وێزگە لەوەش وا دەکرا کاتەکانی هەبوونی کارەبە کەمی دەکردەوە لە بروێ ڤۆڵتێکە داهاتە خوارێ ناچاری ئەوە دەبووین کە چەند محەڵتەیەک بێتە خۆیان قوچە فیدەرێک تەخفیز بکرێتن چێشە لە بۆ خەڵک دروست دەبوو بەڵام ئێستا کە بەهبوونی ئەو وێزگەیە و بابوونی ئەو هێرە لە حاجۆمەران و لە چۆمە وا دەکات کوالیتی کارەبا لە ناوچەیە بگۆڕێتن و خەڵک بتوانانی ئاسوودەبی پێش ئەو بەرنامەی کارەبایی کە کۆنتڕۆلی کارەبا دادێنێت بۆیە لەم سونگەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی و پێویستی سانی دوای پێشنیاری ئێمە و پێویستی ناوچەکە کە ئەو پرۆژە لێر ئەنجام بدرێتەوە بژمەی پرۆژەکە 13 میلیارد دینارە لە کۆتاییەکانیتی کارەبە گەشتیدە ئێرانە دەبینێتەوە وێزگەکانی 33 ڕەتی ئەو باڵەکایەتی لە ڕەزاد لە سنتەری چۆمە لە حاجیۆمەران باشە واتە پێش زستانی ئەم ساڵ ئەو وێزگەیە بە تەواوەتی کارەبای تێدا دابەش دەکرێت بەسەر دانیشتوانی ماوەی 90 ڕۆژی لە بۆ دانرا ئێستاکە ڕەتی بەستنەوەی وێزگەکانی 33 دەکرێت لەگەڵ وێزگەی 132 چۆمان لە بۆ ئەوەی لێرە کۆنتڕۆلی کارەبایەکە بکرێتن و لە هەمان کاتژدا یەکەمین جاریشە کارەبای نیشتیمانی خۆمان دەگات حاجیۆمەران هێلی سنوور نقطەی سنوور خەڵک لەو ناوچەی سوودمەند دەبێت بە هەبوونی کارەبایەکی 20 کاتژمێری لە هەندێک بواردا ئەگەر کێشە لەوە کارەبای ئێران دروست بوو بۆیە پرۆژەی استراتیژیشە ژێرخانە بەنسبەت ناوچەی چۆمان حکوومەتی هەرێمی چووکە وا دەکاتن پرۆژەی گەشتیاری باش ڕۆڵ لە ناوچەیە بکاتن وا دەکاتن پرۆژەی وەبەرهێنانی باش ڕۆڵ لە ناوچەیە بکاتن چووکە دەرگایەک دەکاتەوە لە ڕووی هەبوونی کار پێشتر ئەو گرفتە هەبوو ئێوە بۆ نمونە ئێستا ئەگەر خەڵکێک بێ لێرە پرۆژەی گەشتیاری ئەنجامدا وەکو قایمەقامەت چۆن هاوکاریە بن جالێرانە ئەو خەڵکێک کە لە ڕووی وەبەرهێنانەوە بتوانانی وەبەرهێنان لەو ناوچەیە بکاتن یەک لە ژێشەکانی دەبی کارەبایەکی باش لەو ناوچەیە هەبیتن لۆی بتوانێتن احتیمال لەسەر ئەو کارەبایە بکاتن بۆیە لە ڕووی بژانەوەی گەشتیاری لە ڕووی بژانەوەی وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنان پرۆژەی باش لەو ناوچەیە ڕادەچێشیتە ئەو ناوچەیە وا دەکات وەبەرهێن کێشەی کارەبایی نەبیتن کێشەی چەندایەتی و زۆرایەتی کارەبایەکەی نەبیت چونکە لە شوێنان پێشی هەموو شتێک کە وەبەرهێن پرۆژەیەک تەقدیم دەکات پێویستە لایەنی کارەبا خزمەتگوزاری کارەبایەکی ڕەزامەندی هەبیتن پێشان نەدەکرا و ڕەزامەندیە بدێ بەڵام ئێستاکە دەستگای کارەبا وەزارەتی کارەبا دەکرێت بەهۆ شوێنەکانیەکە بگرێتن کە کارەبای ئەو ناوچەیە دەکرێت ئەو پرۆژانی وەبەرهێنانی لەسەر هەڵبسۆڕنێن دێتەوە باشە کاک سوارە هاوڵاتیان بەردەوام گلەی لە کارەباکەن پێدان کاتژمێرەکانی کارەبا کەواتە چ مژدەیەکت بۆ خەڵکی باڵەکایەتی پێ لەوەی کە هەم کاتژمێرەکانی کارەبا هەمیش کوالیتی کارەبا و خۆت گوتت بەرز بێتەوە کوالیتی کارەبا باش دەبێتن ستاندەر وەکو شوێنەکانی دیکە ئەوە گومانی تێدانە لەبەرەوەی
هەندێک پێوەەر هەیە وا دەکاتم کوالیتی کارەبا ڤۆلتی کارەبا بەسەر بکەویتەوە لە ڕووی هەبوونی کاتژمێرەکانی کارەباش گۆڕانەك ڕوودەداتن بەڵام ئەوە سیستەمێکی بازنەیەکی نیشتیمانیە لە هەولێر چەند کارەبا دەبێتن چۆمەش ئەوەندە کارەبا دەبێت ناکرێت پێکەوە بەسرێت و ناکرێت برێ بە بەهانەی نەبوونی ڤۆلتیا لە چۆمان وەکو هەولێر نەبی ئێستا ڤۆلتیای کارەبایی چۆمان دەبی وەکو هەولێر بی وەکو سۆران بە شەڵاوە بیت باشە کەواتە دانیشتوانی باڵەکاتی لە بابەتی ڤۆلتی ئەوە گرفتیان نامینێتن نەکە ئەو گرفتی کە چەند ساڵێک هەبوو لە زستان ئەو گرفتە نامینێتن باشە دەسمە سەر هەندێک پرۆژەی تر ئێستا جگە لەو پرۆژە استراتیژی و گرنگە چ پرۆژەی شتر لە بەردەستی ئەوەدا لە سنووری دەبەری باڵەکاتی لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی هەندێک پرۆژەی دیکە لە سنتەری ناحیەکان و سنتەری قەزای چۆمان و سنووری شارەوانیەکان هەندێک ئەوەمان هەیە هەندێک پرۆژەمان هەیە بە تایبەتی پەرەپێدانی دووسایدی ناو چۆمان کە کیلۆمەترێک درێژ دەکرێتەوە گوژمەیەکی باشی لە بۆ دانرایە لەو ماوەیە دەبی دەست پێ بکاتن ئەو پرۆژەیە و پرۆژەی پەرەپێدانی و نەخۆشخانەی چۆمانمان هەیە کە ئابێری ستیسکایی لە بۆ دێتن بە گوژمەی 1 ملیارد دینار و پرۆژەی ژمان لە بۆ دێتن کار دەکاتن کە داواکانی خەڵکی سەر و ژمانێک نەخۆشمان هەو پێویستیان بەوەی هەوو هاتووسێ سۆران بکەن ئێستاکە ئەو گرفتە ئەو خزمەت گوزار لێرە فراهەم دەبێت بێگومان ئەوە هەمووی گرنگی پێدانی کابینەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بە چێشە گرفتەکانی هاوڵاتیان دوورترین شوێنیش لە حاجۆبەران لە چۆمان لە شوێنە سنووریەکان ئەو زانە بکرێت دامان کاتێشدا وەکو باسکرایە کردنەوەی کۆڵێژێک لە چۆمان ئەوەش یەک لەو لەوانەیە کە هەنگاوەکانی دەستی پێکردنی لەو ماوەیەدا ڕەنگە لە ماوەی داهاتوو ئایا چەند مانگێکی دەوێت یاخود وەرزێکی تری دەوێتن ئەو کۆڵێژش لێرە دەبی دەست بەکار ببیتن و قوتابی وەربگرێتن لامان کارش لە ناحیەکانیش پرۆژەمان هەیە پرۆژەی بچووکمان هەیە یاخود پرۆژەی پەرەپێدانمان هەیە لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا لە ڕووی ڕێگا و باد لە ڕووی ئاوەڕۆ لە ڕووی دیواری پاڵپشت هەروەها پەرەپێدانی پرۆژەکانی دیکەی خزمەتگوزاری لە بۆ خەڵک لە سنووری شارەوانیەکان و لە هەندێک گوندەکانیش جێبەجێ دەکرێت باشە بەرە وەرزی زستان هەچین بابەتی دابشکردنی سوتەمەنی بە خۆتەزانی باڵەکاتی ناوچەی شاخاویە پلانتان و بەرنامەتان چیە بۆ ئەوی کە نەوتی سپی بە خێرایی دابش بکەن خۆی کە دەیەسە بابەتی سوتەمەنی بەرنامەیەکی نیشتیمانیەوە سەرپەرشتی وەزارەتی سامان سروشتەکان سەرپەرشتی دەکات بڕیارە هەفتەی دادەین لە یەکەم وەزبەی نەوت لە سنووری داری سۆران لە باڵەکایەتی دەست بکەنە لە حاجۆوەرە دەست پێ دەکرێتم بەرمیلێک نەوت یاخود 200 متر نەوت دەدرێتە هاوڵاتی لەو سنوورە بەڵام زۆرجار ئێمە ئەو گرفتەمان ڕوبەڕووی دەستگاکانی پەیوەنددار کردو لەسەرەوە لە وەزارەت و لە ئیداری سەربەخۆ و لە شوێنەکانی دیکە کە بەرمیلێک نەوت لەو ناوچەیە بۆ درێژی زستان و بۆ زستانە ساردەی ئەو ناوچەیە گومانی تێدا نیە بەش ناکاتم بۆیە بەتەساولێکتان داوە دوو بەرمیلیان سێ بەرمیل ئەومان داوە بەلای سێ بەرمیل لە ناوچەیەدا بەش بکرێتن وەڵام لە وەزاری ئەو وەڵامی کە هەیە ڕەچاوی ئەوە دەکرێت هاوڵاتیان هەموو وەکو یەک ڕاستە هەبوونی سەرما و درێژی زستانەکەی ئەو ناوچێ دەبی ئەو جیاوازی دەگەر بکرێتە لەگە شوێنەکانی دیکەی دەور و پشتی هەولێر یاخود هەولێر و شارە گەورەکان ڕەنگە سەرمای وەکو ئێرە نەبێتن زستانیان وەکو ئێرە درێژ نەبێتن بەڵام دیسانەوە دەمێنێتەوە سەر توانای حکوومەتی هەرێم و پێویستیشە لەو ناوچەیە لەو بابەتە حکوومەتی ناوەند حکوومەتی ئیتیحادی دەوری خۆی ببینیتن چونکە ئەوان پابەندن بەو بابەتە کە بابەتی سوتەمەنی لەو ناوچانە حەل بکەن لە هەرێمی کوردستان حەل بکەن جا لە ڕووی بنزینە لە ڕووی نەوتە لە ڕووی گازە هەتا لە ڕووی هەندێک بابەتی دیکەی سوتەمەنی کە هاوڵاتیان پێویستە ئەوەن دەوری خۆیان لەو بابەتە ببینن چونکە ئیتیفاق کرایە و ڕێکوتەکەی لەو بابەتە باشە پرۆژەی دووسایدی چۆمان حاجی ئۆمەران بەکوێ گەشتووە کارەکانی خۆشبەختانە ئەوەی کە ئێستا کە باسی دەکەین 2 ساڵە فشارێکی زۆر هەیە کارێکی زۆر لەسەر ئەو ڕێگاوانە دەکرێتن دووسایدی حاجی ئۆمەران چۆمان کە درێژێکی 16 کیلۆمەترە ئەو سارەکە لە بۆ ماوەی دادێ ئەمە مەدای قیرکردن درێژکردنی درێژی قیرتاوکردنی ڕێگاکە دووسایدەکە دەی بگاتە 5 کیلۆمەتر یعنی لە درێژایی 16 کیلۆمەتر 5 کیلۆمەتری قیر بکرێت بارە 2 کیلۆمەتر قیر کرا ئەو سارەکە سێ سێ و نیویت کە قیر دەکرێت بۆ ئەوە بەخاوی بەڕێواتی ئەو کارە گرفتی تەکنیکی و فەنی هەیە بەڕاستی هەم لە ڕووی بەڵێندەرەکە گرفتی هەیە نەک ئەو توانایی نییە بەڕاستی لۆ ئێمە داوامان لە وەزارەت کردی لێ بستین بێتەوە بەرهێنێکی کە بتوانیتە ڕوبەڕووی جێبەجێکردن و ئاستەنگەکانی جێبەجێکردن ببیتەوە ئێمە لە ڕووی زۆر هاوکاریان بتوان چێشە و گرفتەدارەکانیان نەبێت بەڵام ئەوان خودی
کۆمپانیایەکە ئەو توانستەی نییە بتوانێتن ئەو پرۆژە گەورەسی بۆیە فشاری ئەوستینەوە بدرێتەوە بەرهێنێکی تر قاولێکی تر بتوانێتە پرۆژەکە بە پەردێکی باش سێبەجێ بکاتن گرفت و تەکنیکەکە بخۆی تەحویل بکات و بە شتوانەی دارایی هاوکاری دەبینەوە بابەتە. باشە باڵەکایەتی ناوچەیەکی هەم شاخەویە و نزیک شەبینەوە لە زستان بەفری تێدابارێت قامەتی چۆمانە لەگەڵ گەشت و گوزار چۆنە بۆ ئەوەی گەشتیاری زستانە ڕوو لەم دەبەرە بکات. خۆی چەند ساڵانێکە و ئێستاش بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار لە ئیداری سۆران هەیە ئەو هەما هەنجێ دەستی پێکردە لە بۆ ئەوەی ئەو ڕووگە گەشتیاریانی ناوچەکە نەکە لە بۆ هاوین لە بۆ چواروەرزە خەڵک ڕابچێشتێ لە بۆ ئێرانە کە ڕووی گەشتیاری و ئاشنای ئێرانە بکرێتن نەکاوین چواروەرزە بۆیە هەبوونی بەفر و ئەو سوشتە جوانی باڵەکایەتی و ناوچەی چۆمان فاکتێرێکی زۆر گرنگە لە بۆی لە ڕووی گەشتیاریەوە خەڵک لە بۆ ئەو ناوچەی بێتن بۆیە هەوڵی ئەوە دەدەین ئەمە ڕێگاڵ گشتەکان باش بکرێت و بازار شوێنی گشتەکان خاوی گەورە کوپێک لە بۆ تێدا بحسێتەوە هەوڵی ئەوە دەدەستیەوە ئەو بۆشایەنە پڕ بکەین بۆ گەشتیار لە ڕووی بازارەوە کوالیتی هەندێک بابەتی دیکە پێویستی پێ ئەوە بابەتە فەرمانەکە خەڵک ڕوو لە ناوچەیە دەکاتن چ دەمینێتەوە ئەوە بڕیاری گەشتیارە و ڕێکلامکردنی هێنێنەوە. باڵەکایەتی جوتیارێکی زۆری لێە بۆتە ناوەندێک هەم بازرگانی هەمیش هاوردەکردنی ئەو بەروبوومانە لێرە بۆ هەم شارەکانی بڵێن پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەمیش دەرەوە. بابەتی سارخانە بەکوێ گەشت بۆ تا ئێستا کار لەسەر کرانەوەی نەکراوە. خۆی بابەتی سارخانە لەو ناوچەیە هەیە بەڵام حرفەی بەکرخستنی ڕووی بازرگانیەوە زۆر باز یعنی دامانەوە بەرهێنێک ئێستا لە زیمەتی ئەوە پێویستە ئیشی پێ بکاتە بەڵام چاوەڕێی ئەوە دەکە ئایا ئەو بەرهێنەیە لەو سارخانە هەر بژیرێتن و چارە بکرێت لە بۆ وەزێکی دیکە بێتە بازار پرسیارەکە لێرە وە بەرهێنەکە ئەو کێشەی هەیە لەڕووی ئەو زۆرە بۆ بەرهەمانی هەیە وەزارەتی کشت و کاڵ وەلایەتە پەیوەنددارەکەت ئەو بابەتە دەبێت چاو بگرێت لە کاتی هەبوونی دوو بەرهەم پێویستە پشگیری بەرهەمی ناوخۆ بکرێتەوە بتوانێت منافەسەی بەرهەمی دەرەوە بکاتن لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی وەرزەکەیەوە بۆیە ئەو سارخانێکە باسی دەکەین ئەو گرفتەی هەیە گرفتەکە دوور درێژە بەڵام پێویستی بە چارەسەرکردن هەیە وەچەند هەنگاوێکی چێ پێویستە بابەتە چارە بکرێت پێویستی بەو هەیە جێرگەکانی کشتتوگاڵی پەرەپێدانیان لە بۆ بکرێتن زۆگەکانی ئاودێنی فراوانکردن و پەرەپێدانیان لە بۆ بکرێتن هەروەها لە ڕووی دەرمان و قڕکەر و هەندێک شوێنی هەندێک بابەتی دیکە هەیە چەند لایەنێک تێکەڵی یەکدی دەبێت وا دەکات کە بەرهەمە کشتتوگاڵەکان بتوانێت منافەسەی بەرهەمی دەرەوە بکاتن و زووتیاریش سەرەت نەکات. زۆر سوپاسان دەکەین پرۆژەکان و ئەوەی ئیدارە و حکومەت لە بەرچاو دەگرن خزمەتی خەڵک ئەرشی ئێمەیە قەرد نییە منەتیش نییە ئەرچی حکوومەتە خزمەتی خەڵک بکات و وەڵامی خەڵک بداتەوە و پرۆژەی لە بۆ ئەنجام بدات و ئاسانکاری لە بۆ وڵاتە بە ئاوەدانی دەست باش زۆر سوپاس کاک سوارە بەڵێ ئەمە گفتوگۆیەک بوو لەگەڵ سوارە ئەکرەم قایمەقامی قەزای چۆمان کە لێرە لە یەکێک لە وێزگارە گرنگەکان کە وێزگەیەکی 132 کەیڤی کارەبایە کە بە گەورەترین پرۆژەی کارەبا لە سنووری باڵەکایەتی دادەنرێت وە خۆی گوتی ڤۆڵتیەی کارەبا ئەم ساڵ چەند ساڵی ڕابردوو گرفتێکی سەرەکی دانیشتوانانی ئەم دەڤەرە بوو بەڵام بەدانانی ئەم وێزگەیە ئەم گرفتە کۆتایی دێت باسی لە تەواوی پرۆژە خزمەت گوزاریەکان لە سنووری دەڤەری باڵەکایەتی کرد و مژدەی خۆشی پێ بۆ ئایندا.